فەش یەکێنەی ناسەڵێ ئاخۆ پیاوێکی زۆر زۆر بەڕێزە ئەمرتان نەمێنێت چیت ئەنێناوە مقابلەی بکەن تو خوا ئەوە پرسیارە ئەرێ بەڕێستان وەکو بزانی کاروباری فەرمانگەکەتان چۆن ئەڕات و ئایا هاوڵاتیان هیچ گلەی یەکیان هەیە لە کاروبار و ڕایکردنی مامەڵی هاوڵاتیان ئەمیش بە هەموو پۆزێکەوانێ نەخێر فەرمانگەکەی ئێمە بە ڕەحابەتی سەدە و زۆر زۆر بە ئیخلاسانە کاروباری هاوڵاتیان ڕائەپەڕێنێت شەکەر کە پشتە ئەی حەیف ئەوانە مقابلە دەکەن حەیف چیتە؟ ئەو بۆڵە لە چییە؟ لەگەڵ کیا قساکەی؟ لەگەڵ خۆما قسەیەکەم لەگەڵ خۆما قسەیەکەم من خەریکە و مێشکەمە تەکێت بەدەس ئەم کەناڵانەوە زەلامی وا ئەهێنن بەرپرسی وا ئەهێنن شتی وا ئەهێنە سەر تەلەڤیزۆن مقابلەیەکەن ئەسڵەن نازانێ قسە بکات کابرایشی وەکو منیش دەریایەک بەحرێ لە معریفەت لە هەموو شتێکا سەری دەرەکا لە کۆمەڵایەتی لە ڕۆشنبیری لە زانیاری لە نازان چی هەموو شتەکانە تا ئێستا نەمبینیوە نە یەکێک تەقەیە لە دەرگام بە نە تەلەفۆنێکم بۆ کابل ئەرە کاکە تۆ چیت تۆ کابرایەکیت تۆ ئەو شخصی کە ئەڵێ الرجل المناسب في مكان مناسب با مقابلەیەکە لەگەڵا بکەین نەمدی کەریم لەسەر خۆ بە خۆ تووڕە مەکە لەوانەیە فەرمانگەی کە تۆ بەڕێوە بێی بەلایەنەوە گرنگ نەبێ تو خوا عیب نییە قسەیەکەی تو شەرە بۆ قسەیە تویەکەی ئەو فەرمانگەی من ئەیبم بەڕێوانە گرنگ نییە بۆ تۆ زانی من بەڕێوەبەری شوم من بەڕێوەبەری فەرمانگەیەکەم 250 فەرمانبەر بەش لە ژێر دەستی بنایە ئەو قسەیە نەکەیت زانی چی بکە کەریم تەلەفۆنێکیان بۆ بکە با بێن مقابلە بکەن ئەبێ وای لێکم پەیوەندیان پێوەکە مەڵێم کاکە تۆ چیت ئەرێ تۆ چیت تۆ عیلم و معریفەتت هەیە چێ مقابلەیەکەی ئەبێ پێیان بڵێم لە سبەینێ زووتر نییە من ڕقەمی مۆبایلی ئەو دەرهێنە لە پەیاکەم و وای لێکم حەیایە کاک ڕەحیم تکار لێکم تو جۆم لە باقسەکەم کەم کاکە جان یعنی سەبەب چییە تێبگەێن من ئەمەوێ بزانم سەبەب چییە ئێوە کە ناتانەوێ مقابلەی من بکەن ها پێم بڵێن کاکە جان پێم بڵێن معنای هەیە یعنی ئەگەر من خۆم بیرتان نەخەمەوانێ هیچ کەسێ بیری ئەوەی نیە ڕۆژێ بێ دەرگای من کاتەوانی بڵێ بە دیدارێک لەگەڵ ئاساسکەین کاکەریم قەناعەتێ بێشتەکەوانیە ئەزانی چۆنە بەس چی بەڵێ بەس ئەها من بەو بەسە زۆر پەستە بم بەسی چی ها بەسی چی دەقسە بکە دەواقع بڵێ حەقیقەتەکە بڵێ ئەمە دەستی بەرپرسێکی لە پشتەوە کە نایڵنەوێ من دەرکەو ڕجالێکم من حەز ئەەکەم مقابلە بکرێم و نەک لەبەرەوەی دەرکەو کوڕی باوکم لەبەر ئەوەی شتم پێ یەک دنیا شتم پێ ئەمەوێ هەڵی ڕێژم ئەمەوێ لە ناخما قەتیسی نەکەم ئەمەوێ بە شەختیان بەربن بەس بە شەرتێ مقابلەکەم بکەم بۆ منفعەتی عام ڕجاتان لێکم بۆ ئەوە حوض ظهور نییە ڕژاتان لێکم دار و بەرتان ئێوە مقابلەکەن جۆ بگرە بەسەری تۆ درزێکم دەست نەکەوتووە کە خۆمی پیاکەم و فرسەتێکی بۆ دۆزمەوە یە قسەتان کردایە کاکە من ئەنواع درزمانە لە یعنی مەجای ئەوە بوویەوە خۆتان کەن بە درزێکە و بێن چاوتان بە من کەوێ و دیدارێکم لەگەڵ ئاساسکەن و کاکەریم تۆ ئینسانێکی لیبرالی بەڵێ تۆ ئینسانێکی ڕێویژینی زمانە بیرەکەیتەوە بەڵێ فەمینیزمی ئەزانی چۆنە یعنی هەرچی شتی چاکە لای تۆیە جۆ بگرە بەسەری تۆ درزێکم دەست نەکەوتووە کە خۆمی پیاکەم و فرسەتێکی بۆ دۆزمەوە باش کاکە باشە بە قوربان دێ خواز ئەزانی وشی بوو ئەوە دەرهێنەری بەرنامەکە بوو پێم وت خوێڕی تۆ نابێ ئەدەبێت تیابێ ها پێم نەوت پێوت خوێڕی پێم وت وانە بوو وتم دەستی خۆش وەکو شەقشەقەیە لەرزی بەسەری تۆ ئەزانی چی کاکەریم گوێم لە هەمووی بوو دەستی خۆش بێ بەس من بم لە بریتۆنیە هەر بەرنامەکەی پێداخە نا ئەزانی چی ئەوە ئیجارە قسە ناکەم من ئەوە ئەدەبم تایە خۆپیان داخەم بەڵام ئەوە بوو ئەتیزاری هێنایەوتی خەجاڵەتم ڕوڕەشم داوای لێبوردن لە گەورەی جەنابەت ئەەکەم بەو سنگە فراوانەی خۆت بمان بەخشیت ئیشەڵایی نەخزمەتت کاکە من شتم پێ لە هەموو مەجالەکانە من شتم پێ ئەسڵا خەرچێک هەیە هیچی پێ نییە من لە کۆمەڵایەتی شتم پێ من لە حەربی شتم پێ من لە فیسیۆلۆژی شتم پێ من لە پەروەردە شتم پێ من لە ڕۆشنبیری شتم پێ من لە هەموو مەجالەکانە ئەوەی من پێمە خەڵک پێی نییە یەک دنیا شتم پێ هەمووی
شتە جا ئەزانین چی بۆ بکەم ئەم بەرنامەیە زۆر مهمە زۆر مهمە چونکە من تیا ئینتقلاقەکەم لەبەر ئەوە کار بەختیارە بۆ باکە بۆ ئەوی پێشەکیی جوانم بۆ حازر کات بۆ بەرنامەکە چونکە بەرنامەکە ڕاستەوخۆی قوربان کاک بەختیار بۆ بانکەم خۆم پێشێکێکی جوانێ بۆ ئەنووسم هەمووی کەلیمەی جوان هەروەکو جارەکەی پێشوو تۆ بڕەتەکە جارەکەی پێشوو وەڵاشتێکی جوانێ بۆ نووسی بووم یەک پێشەکی بۆ نووسی بووم هەرچیشتی نامەعقولە تیاتا نووسی بوو لە کاتی خوێندنەوە 10,000 خەڵەتم کردووە مردوو لێ تۆ ئیملاشم تاواگێ دەبڕسە ئەسە بڕدی ڕۆمانکە دەبڕدی دەبڕە ئاوای لێگەی نەمێنێ ومن ئالێرەوە ئالەگرەوە ئالەم منبەرەوە زۆر سپاسی کەناڵەکەتانەکەم کە منتان بەسەر کردەوە بۆ ئەوەی من لێرەوە باسی گرنگی کارەکەی خۆمتان بۆ بکەم کارەکەی من کارێکی زۆر گرنگە کە ڕاستە خۆ پەیوەندی هەیە بە ژیانی هاوڵاتیانی خۆشەویستەوە ومن بابینەوە سەری دەر ومن ئالێرەوە ئالەگرەوە ئالەم منبەرەوە زۆر سپاسی کەناڵەکەتانەکەم کە منتان بەسەر کردەوە بۆ ئەوەی من لێرەوە باسی گرنگی کارەکەی خۆمتان بۆ بکەم کارەکەی من کارێکی زۆر گرنگە کە ڕاستە خۆ پەیوەندی هەیە بە ژیانی هاوڵاتیانی خۆشەویستەوە ئەرێ کەریمەوە چیتە و دەنگە بۆڵە چیتە چی بووە ئالێرەوە ئالەگرەوە ئاهنم منبەرەوە ئەوە چی لەبەرەکەی ئەوە ئەمەوێت لە دەستپێشی مقابلەکەمە ئەم پێشەکیەمەیە جارێ ئەم قسانە بکەم جا بۆ چی لەبەریەکەی ئەی بۆ خۆن نازانێ قسە بکەی کچێت تو ئازانی ئەمە کارێکی هەروە ئاسانە بابە ئەمە کارێکی ئاسانی ئەمە بەرنامەی ڕاستەخۆ تۆ ئەزادی ڕاستەخۆ یعنی چی تەبا نازانی بەرنامەی ڕاستەخۆ یعنی لەو کاتا بە ملیۆنەها خەڵک سەیر دەکات و گوێت لێگرێت من ئەمانەم حازر کردووە بۆ ئەوەی هیچم لێ لەبیر نەچێت گوێ لە کەلیمە بە کەلیمەی منەگرن دوای بە قوربانم مێردەکەی تۆ دوژمنی زۆرە خەڵکانێگەیە لە کەمینا دانیشتون بە دوای نقطەی زۆعفی منا ئەگەڕێن منیش دەبێ بە باشی خۆمی بۆ ئامادە بکەم و کەلیمە بە کەلیمە حسابی وردی بۆ بکەم بۆ ئەوەی بەڕون و ئاشکرا پەیامەکەی خۆم بگەێنم دە باشە خوا سەهلی کابۆت دەی بابێنەوە سەری دێڵ ئالێرەوە ئالەگرەوە ئالەم منبەرەوە من زۆر سپاسی هەمووتانەکەم و زۆر سپاسی کەناڵەکەتانەکەم سريع أنا بقري الشهادة تبعتي أما بس أودي سعنة وشيت هون أو توالد التكريم ها صار شهرم بيانوتي وتم لا توالد التكريم من أدامني شتوه بشري يلا زاب توشي ها توشي خود ما جاوز على جنابنا هاتي بخوا آخر بيميانيم بيموتي رولا لا توالدتي من أدامني شا هاتي تو أمو قدنا شو استدارك رأسا عمرنا ميلي بردي برو ناصير زينة نسيت خلي تسيبين يا اخوة بخير ليه؟ كاتو باش بخير بيت؟ رحيم رحيم جا داليا خير داليا يا اخوة بخير بيت بخير يسساو ما شاء الله لكم رجوانا لما حكت رجوانا بخير بين سنهر بخير بين يا اخوة هو تو بوشي دير الله مساوي والله يقول ما هوتم بايانتي جنابه من كوشتك لي بجيه ودواء ولا ثاني قوم جواب يعني بو من جواركم يعني اقل بايج ناش كي جنابي شهاداتم بيتي دبروا بس لپیشوق آماژن پیکردی تو حاضر کردی قدم من بله لپیشوق آماژن پیکردی و لتلفن گیا براسی کاروش علاقیان دیاره من خوم و امیش دالیا خان براسی هر دکمان سرسامین با کاروش علاقیانو انجا ایم ایسا در فتح من بوین بوا کوا دو بیانی برنامه‌ی زور تیر و تسلی بکنید. انجا نازنم اگر جناب تبینی من ایتی باید امروز تبینی کانی جناب قصب کن. بله. نخیر من هیچ تبینیشی وام نیه. دستخوشی تان لی اکم چون که براستی عزیزتان چشا
پێشتریش هەر لە تەلەفۆنەکە کە پەیوەندیمان کرد نەجابەتێکی زۆر جوانێنوان بەڕاستی من زۆر دڵخۆشم کە کەسانێکی ئاواوەکو ئێوەیە بینم من شتێبینیی وام نییە بەڕێز وەک جەنابتان ئاگادارن کە بەرنمەکە ئێمە ستایلی چۆنە نابێت لە ناو ستۆدیا بێ ئێمە پێمان باشە خۆتان شوێنەکەمان بۆ دەست نیشانکەن لە ناو ستۆدیۆ نییە لە ناو ستۆدیۆ نییە من پێم باشە لە باخەکەی خۆما بێ چونکە باخەکەی خۆم هەم فراوانە هەم دڵگیرە و هەستەکەم کە ئێوەش زیاتر حڕیەتان ئەبێت و ئینتیلاقەکەن بۆ مەسائلی تەسویر و ئەو شتانە ئەو جۆرە دیدارانش لە هەوای تەلیقا بێ زۆر جوانە زۆر باشە دەمخۆش ئێمە ژوا پێمان باشە بەرنامەکەمان لە ناو سروشتا بێ تۆ پێ باشە با پێ باش بێت من تەسەور ئەەکەم مادەم لە باخەکەی خۆتایە تەسەور ئەەکەم بەرنمەیەکی زۆر باش و بەپێست دەرچێت باشە قوربان با بزانین تۆ نامەکان وەڵامەکان ئەخێنیتەوە یاننا چونکە ئەگەر وەرەقەکان لە بەردەستا بێ ئێمە بێ لەو کاتە کامێرەمان ئاگادارکەینەوە یعنی کامێرەمان ئاگادارەکەنەوە ئەخن نەبێ وەرەقەکان لە بەردەستا بێ بۆی دەرنەکەوێ ئەوەکەی کێشێ ئەو مشکیلە نییە بە قوربان من هەوڵێم مادام پرسیارەکانتان بۆ هێداوم هەوڵێم لە ماوەی 2 ڕۆژە پرسیارەکان لەبەرکەم بۆ ئەوەی حڕیەتمان هەبێ باشە بە قوربان کەواتە ئێمە 2 بەیانی مۆعیدەکەمان 2 بەیانی سعات 5 لەلای جەنابەت سعات 5 کاکە ژیان خۆم بۆ سەربی خواردن ناچین کاکە نا قوربان غەڵەت ئێمەگە ئێمە 5 ئێوارە 5 ئێوارە نایڵێ 5 بەیانی نایڵێ 5 بەیانی من زۆرم پێ باشە حەزیژەکەم لە باخەکەی خۆمە لەوێ بن وەکو پێم وتن ئیتر داعبا و شتیسا بۆ حازرەکەم داعباشیە خواردن و ئیتر مەشروباتی حەزەکەم ئەم بڵەژێت ئوستازەکەمە ناکرێ ئەمنی وەڕێ داوەتی دەزانی چۆنچکە ئیشی کارمان زۆرە لێسەوە ئەبێ خۆمان ئامادەکەین بۆ بەرنامەکە زۆر سپاس کاتێکی خۆش ئەزانی چیە ئەم زەلامە شێتی کرد یعنی ڕۆژ نییە تەلەفۆنم وەرەکە کەی مقابلەیەکمەکەیت و کەی نازانمە ماکەی کافیکە با مقابلەیەکی ئەم پیاوە بکەین چاوریشە سەمینە سەمین خاص تێگی ئەچینە ئەوێ بەس و دالیا منەبێ وەڵامەکانیشی بەنووس بۆ خۆ نازانە وەڵامەکانەوە ئەبێ هەمووی لە بەردەستادا بنێ مشکلە نییە تۆ پرسیار و وەڵامەکەشی هەر بەرەوە بۆی خۆرە خۆت دێ دالیا خەم سۆرە دالیا خان ئەو مای کوشتە بزانە تەواوە ئەو کورسیە بۆ بێنە یاخوا بەخێر حەمە میکیاجم بۆ بکە کوڕی باش خۆ من ئەکتەری سینەمایی میکیاسم بۆ چییە نانا کاکەریم ئەبێ میکیاجگە لەبەر کامێرە وەڵا ئەو کەسانی کە لەسەر شاشە دەرەکەون ئەبێ ماکیاجێکی زۆر باشیان ئەمە زۆر خۆشە تەداخل مەکە نە جوانە پەڵەیە زۆر جوانە بە دەرکەوێ لە هینە ئەجا ئینکە خێرا بچۆ بزانە دالیاخان میکیاجەکەی تەواوە ئەویش مەزبوطە دوارە وەرە دەی وەرە چینەجەوە ئەڕۆی نەجەوە دەی حازرن دەی کاکە چات بازە زاب بیسە کارڕەحیم کات کارڕەحیم بە منزوری من و دووشان وەریگری خاسترێکە متوەجه خێر خاستن یە متەوەجهی تو عیلاقە چییە مریشەکە ناکەم چات بازە زاب سەدا دوربین ئەکشن بینێرانی بەڕێز و خۆشەویستم کاتتان باش ئێستاش ڕاستەوخۆ بێ و شاد دەبین لە بەرنمەیەکی نوێ دیداری ئەمڕۆ ئەویش لەگەڵ کاکەریم بەڕێوەبەری هەموو دایرەکان بەنای هەموو خۆمان و بینەرانەوە بە خراپنێکی گەرمیەکەین کاکەریم زۆر بەخێر بێ من زۆر سپاسان دەکەم
سوپاسی ئێوەکەم و سوپاسی ئەو هەموو ستافە جوانەیەکەم ئەوەی لە پێشی کامیرە و لە دوای کامیرە و ئەوەی کەڵێ چات و ئەکشن و تێگەی ئەوەی کاڵێ چوو ڕفت و هەر هەمویان من زۆر خۆشحاڵم کە لە نزیکەوانێ منتان بەسەر کردەوە. ئێمە زۆر زۆر سپاس دەکەین کە توانیت ئەم جواب بۆ ئێمە بگونجێنیت و بە جەنابتان شاد ببینەوە لە نزیکەوە. بەڵێ من خۆشحاڵم جا فەرمونون ئەگەر پرسیارێکتان هەبێ من لە خزمەتان. وەڵا هەنێ پرسیارمان ئاراستی جەنابتان هەیە. بەڵێ ئەو ئاستەنگانە چین کاتێک لە کارەکانتانە یەنە بەردەمتان. بەڵێ خۆی بەڕاستی ئاستەنگ لە هەموو کاتێکە ئاستەنگ هەیە و ئاستەنگ بووە. من لێرەوانێ زۆر بەڕاشکاوانە حەزەکەم ئەهەمیەتی کارکی خۆمتان پێ ڕابگەێنم بۆ ئەوەی بینەرانی ئازیز و خۆشەویست ئەوانەی کە ئاشنانین بە کاروبار و چالاشەکانی ئەم فەرمانگەی ئێمە من وەکو بەڕێوەبەرێک حەزەکەم لە نزیکەوانێ بۆیان ڕوونکەمەوانێ کە کارەکانی ئێمە کارێکن ڕاستەخۆ پەیوەندیان بە ژیانی هاوڵاتیانەوە هەیە جا بۆی ئەو بۆی چیە بەڕێز ئەو هەنگەیە تۆزی وەزعەکەی لێ تێگەشە ئای بە هەنگ چیە بۆ خاتی خوا چیە با پێشتەوە باکە خۆتۆی ناخ تۆ خەریکە بەرنامەیەتێکی لە بین کاکە دەست پێکەی ئەوینەی بۆ چاکە کاکە دای کاکە سەدۆ دووربین ئەکن فەرمانگەکەی ئێمە ڕاستەوخۆ هەمویان پەیوەندیان بە ژیانی هاوڵاتیانەوەی چونکە خزمەت گوزاریەکان بۆ ژیانی هاوڵاتیانن بۆیە ئێمە والله پێوەی کورە زەبتی چی و تەڕەماشی چی ڕووی ئاشدا و ئابایی ئەوە ڕژبێکە من ئێنە ئێرە کورە من خۆم کەرم و ئاشدایشم کەرا هاتوومە عادێرا کورە دەوش قورئان کورە دەوش هەی کورە وش ئەم وڵاتەی ئێمە کورە تو هەر خوێن ئەم وڵاتەی ئێمە هەنگیتیانە بە قورئان نازانم ئەم هەنگە لەکوێوە قوربان بینەرانی خۆشەویست بە داوای لێبوردنەوە ئێستاش بەخشەکەمانە گەوزینەوە بۆ ستۆدیۆ. نازانم تۆ چ دەزەتێ لەم تەوالێتەی پێم نەوتی پێم نەوتی کاکەریم ژیان قەی ناکا بە قوربانە ئاسابی خۆ هیلاک مەکە عەقڵی هەرەوە پێش کاکە 10,000 جارم پێوت ڕاست ئاخشۆن زخاڵسی بووم ئەمەتیەوە من خۆم ئاسان و خەریکە ئاپەکێت دڵ جێش کەورە لەسەر سەرە ڕاست ئاوای لێکەم بەسەی تۆ 10,000 جارم پێوت وەرە ئەزانم ئەمە عەقڵ نابێ قەت تا ئێستا هیچ نەوتراوە هیچ نەبیستراوە نازانم ئەو چاتە باشە هیچم نەبیستووە نازانم خۆشم هێن دەکەت خۆ هەلو باشی کاکە فوات گیان وەڵا لە ژوورەکەی خۆمە چی؟ دوێنێ لە دەرەوەی شار بووی؟ باشە بەڵ وەڵا من شتۆزێ مەشغوڵم ئیش و کارمە بوو لە باشە بە قوربان دوای تەلەفۆنە بۆکەم و پەیوەندیمانە بێ بۆ ئەو مۆزوعی کە باسمان کرد باشە کاکە گیان باشە هیچی نەبیستوە نەشکوورە ئەمیش تا ئێستا هیچ شتێکی نەبیستووە ئەدەم بەڕای تۆ حەلچی بێ و چی بکەین ئەزانی چوە نازەجان من کارێکی واکەم هەموو فەرمانبەرەکان کۆبکەمەوانی کۆبوونەوەی چیان پێ بکەم بۆی بزانم چی هەیە و چی نییە و بتوانین چۆن هەلی ئەم مۆزوعە بکەین ڕاستەکەی ئەڵێم با کاک ڕەحیمیش بانکەین بزانین ئەو ڕێی چییە قوربان وەڵای من هەتا ئێستا ڕێی ئەو کەرەم وەرنەگرتووە بەڵام بۆ ئەم جارەیان خیلوسیان ڕێی وەرەگرم بەشکو شتێ فڕێ با بیگرێت باش بوو ئێستا من چی بکەم وەڵا کاکە تۆ بڕخوا حافیز بێت بانک بڕۆ هینە بۆ بانکە ئەو دەماکسزە بۆ بانکە بڕۆ هەلو نەوەڵا نە هیچ نەبوو تا ئێستا دەبەستە هیچمان ناوێ
بۆ نەهاو تۆ بڕازە تۆ بڕۆ بڕۆ تۆ وەرێرەوە بۆ گەن پێم بەزانم کەس تەلەفۆنی بۆ نەکردوم بەڵێ قوربان چوار تەلەفۆنی بواتوە چوار تەلەفۆن چێ بوو بەڵێ نووسنگەی کاک سەردار بەڕێوەبەری نووسنگەی کاک فامیش دوو جاریش کاک ئەحمەد ئەی وتیان چی باسی چیان نەکرد نەخێر قوربانەوەی من بزانم هیچ دەنگ و باسێک نییە باشە بڕۆ بەسەر چاو بەڵام قوربانێکشی زۆر مهم وەڵڵای بیرم کەوتەوە داوای لێبوردنی لێکەم ئەوە لە هەموویان زەروتێک کە پێ بڵێم ئادەی چییە لە نۆرماڵێکەوە یەک نوکەمان بۆ کرا ڕاچەتی بۆگەن بڕاچۆ کەمی دێت الواحیدە ئەوێنە چییە بڕۆ لاشۆ تەزەوەق لە نێبینی بڕۆ لاشۆ بۆگەن برادر من لێتان ناشان ئیتر ئەوەی کە ڕوویە ڕوویە بەڵام کێشەکە لەوا بوو من لە تاو ئاساری پشتی ملم ئەو حرەکەیم کرد باوەڕتان هەبێ زریکەی لێسان جا ناخۆشیەکەش لەوایە ئەم بەرنامەی کە من تەقدیمم کردووە بەبەر چاوی ملیۆنەها خەڵکەوانێ کۆمەڵێ قسە و قسەڕۆکی ناشرین و ئەوەی نەشێت لە دەمم هاتوۆتە دەرەوە جا بۆی ئێوەم بان کردووە ڕژادان لێکم من کەوتومەتە مووقیفێکی زۆر حەریج و ناخۆشەوانێ بۆیە داواکارم لێتان کەوا هیچ دەبێ ئینقازم کەن لەم مەوزوعە ئێستا بۆ نمونە ئەگەر ڕۆژنامە نووسێ بێت و پرسیارم لێ بکا بڵێ ئەرێ کابرا ئەوە تۆ شێت بووی لە بەرچاوی ئەو هەموو بینەرەوە بە بەرچاوی مەلایەن بینەرەوە تۆ ئەم هەموو قسە ناشرینە و ئەم ئەلفاظە ناشرینانە چی بواتە دەرەوە کەی ئەمە ئوسلوبی مقابلەیە من چی جواب بەمەوە زۆر ئاسانە قوربان بڵێ ئەو ڕۆژە نەخۆش بووم سەرمان بووە لە پڕێکی شا دەرەجەی حرارەتم بەرز بووەتەوە ئاتخوا ئەگەر ئەو دەمەدا دانەخەیت و شەرەفی ئاشدا و ئاوا ئەوە جوابە وەڵام بزانی پیاژی عاقلی کوردە بەسا قوربان ئەتوانی بڵێ پەخشەکە تەشویشی لەسەر بوو بۆی ڕسمەکان وا ناشرین دەرچوو ئەفەرم وەڵایی وەمزانی پیاوێکی دنیادیەی بەم تەمەنەتەوانێت کەچی ئەمە قسە حەلەق و بەلەقەکانتە توو شەرەف عەیب ناکەی ئەمە جوابە تۆ جوابی منیەیتەوە قوربان ئەتوانی بڵێ حرەکە مەر بۆ خۆشی کرد بۆی لای بینەر تووشی مەلەل نەبێ کورە هەی مەلەلی کوڕی مەلەل تۆ لە ژیانتان نەوزانیەوە بەو قەڵافەتەوە قسەیەکی مەعقول بکەی وەڵڵا بەخەتەر شێوێکە بێ وتە بە ئاسایی قازم مەکات ئەی بەخێر نییە مەلە کوێ بوویت قوربان گیان تۆ ئیشی سەراوە بوو تۆ زانی چی بکە بە قوربان هەر پێ خەفەکە بەرە لە سەراوەکە داینێ باشە زۆر دڵێ بەوێکرێتەوە ئەوە من و تۆ حەق و حسابێکمان لەسەر مۆزوعە یەکەی ئاڕەحیم ئاکەریم دەی بە منزوری من ئەزانی چەست لە بەرنامەجی مەهوارە فرە مشکیلەمان هەست دەی ئەشێ وە تدوین کارەکە خاسکەینەوە چۆن خاسیەکەی تەموو باشە من بە تۆم نەوت نەسیحەتم نەکردی نەموو قسەمەکە لەسەر قابلمەکان چەندم پێوتی وتم کە من دانیشتم تۆ قسە ناکەی دەی ئاکەریم متەوەجه ئاخر نەخێر متەوەجه نییە کابرا متەوەجهی چییە منیش متەوەجه نیم کاکەریم جان ئەکرێ من و تۆ دوو بە دووسێ قسە هەیە بیکەین ئەی بۆ نەمە قوربانم کاکی جان ئەگە بەکرێ دەورمان چۆڵکەن چووکە خۆ من دڵنیام لە دڵسۆسیەوە هەر چەنە قسەکاتان هیچی معنای نەبوو بێ معنا بوو چوار دەورمان چۆڵکەن بە قوربانتان فەرموو ئەی باوکەکەم دەی فەرموو فەرموو دەی تۆش یعنی بڕێ قوربان دەفەرموو دەی فەرموو دەی با بەدەستە جەمعی هەمومان بچینە دەرەو دەی بێن با بڕین کاکەریمکە تۆ پێویست ناکە ئاوا خۆ سەقڵەتی ئەزانی بۆچی بەساقە باوەڕ و قەناعەتێ بێ ئەو قسانەی تۆ کردوتە ئەو بەرنامەیە باوەڕ ناکەم زەلامێک بینی بێت بۆ خاتی خوا بۆ خاتی پێغەمبەر تۆ شتێکی لە خەیاڵە و خەریکە من شێ دەکەی چییە دەتێم لێنە چۆن یعنی بەرنامەیەکی ئاوا بە مەلایەن خەڵک بیبینێ کەچی تۆ ئێستا ئەڵی کەس نایبینێ ئەمە چەنی بەچەند کاکەریم بۆ خاتی خوا مەلایەنی چی شتی چی بۆ تۆ بڵێ 5 کەسەی بینێ کاکە گیان ئەم بەرنامەیە بۆیە ئەڵمسەیریکە هیچ کەسێ نایبینێ لەبەر یەخشت نەکەس دەستخۆشیمان لەکە نەکەسی ژەڵێ بەرنامەکەتان ئاوا خراب و ئەمەیە ئەوەیە کاکەری بکە نەزانی چیە
ئێمە بەڕاستی ئەم بەرنامانە بەس بۆ چاواشەکانی خەڵقە ئێمە خۆمان قەرەباڵغمان کردووە ئەنگینا قەناعەتی بێ یەک زەلام نایبینێ باشە کاکای ڕژالی یەکەم معقولە کەناڵێک و بەرنمەیەشی ئاوا و ئەم ستافە هەمووی کە کۆبووەتەوە ئەم گروپە لەگەڵ تانایە و بەم زەخمیە معقولە خەڵک سێری نەکات چۆن شتیوانێ عەقڵ تەسەووری ناکات بەسا گەڵم سێری ناکە ئەم بەرنامەی ئێمەش بەس بۆ مکافەیە مکافەکە وەرگری ئەگەر ئەم بەرنامانە نەبێ ئەبێ بچین پەتی تەزبیع بفرۆشین ئەوە بەجددیدە ئەوەیە بە قوربانە بە قوربانە